بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان دوای ڕاگرتنیان بۆ ماوەی زیاتر لە 5 مانگ گەشتی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات دەستی پێکردەوە. دوو پەرلەمانتاریش ئاماژە بەوە دەکەن بەرپرسان هەرێم لە ترسی لەدەستدانی پارەکانیان ڕازی بوون فڕۆکەخانەکان ڕادستی عێراق بکەن. بەمیانداری بەڕێز عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەکەین. کاری ڕادەستکردنی فڕۆکەخانەکان ئاشکرا دەکات. لە سەراستی وەزارەتی دەرەوە ئێستا بەدوا داچوون هەیە بۆ سەرۆت و سامانی بەرپرسەکانی هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵات و ئەوانیش هەستیان بەم مەترسیانە کردووە بۆ یانێ بە هەر نرخێک بێت ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکەنە بۆی مستعد شخصیەکانیان نەکەوێتە مەترسی. زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیام ئاشکرای کرد. بەرپرسانی هەرێم لە ترسی دەست بەسەراگرتنی پارەکانیان لە بانکەکانی ئەوروپا سازشیان بۆ بەغدا کردووە و فڕۆکەخانەکانیان ڕادەست کردووە. پەرلەمانتارەکەی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵ زانیاری زیاتر ئاشکرا دەکات و ئاماژە بۆش دەکات حکوومەتی عێراق لیژنەیەکی بۆ لێکۆڵینەوە لەو پارەی بەرپرسانی هەرێم پێکهێناوە کە ئابردوویانەتە دەرەوە. بۆیە بەرپرسانی هەرێم لە ترسی لە دەستدانی پارەکانیان ئامادەن مەرجەکانی عەبادی قبوڵ بکەن. لای خۆشیەوە جێگیری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان دەڵێت بەرپرسانی هەرێم لە ترسی لە دەستدانی بەرژەوەندیەکانیان فڕۆکەخانەکانیان ڕادەست کردووە نەوەک بەرژەوەندی خەڵکی کوردستان. هەرێمی کوردستان ناچارن لەگەڵ بەغدا ڕێککەون چونکە ترسی گەورەیان هەیە حکوومەتی عێراق بە دوواداچوونێکی زۆر وردی کردووە بۆ هەموو ئەو پارانەی براونەتە. عەلی حەمە ساڵح جێگیری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت حکوومەتی عێراق بە دوواداچوونی وردی بۆ پارەی بەرپرسانی هەرێم لە دەرەوە کردووە. ئەوانیش ترسی گەورەیان لێ نیشتووە و ئامادەن هەموو تەنازولەیەک بۆ عێراق بکەن. جێگیری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان دەژڵێت بەرپرسانی هەرێم لە ترسی لە دەستدانی پارەکانیان ڕێکەوتنیان لەگەڵ بەغدا کردووە بۆ ڕادەستکردنی فڕۆکەخانەکان. پێشتریش سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاندەبوو لە نێوان ساڵانی 2006 بۆ 14 بڕی 12 ملیارد دۆلار لە ڕێی 5 بانکی هەرێمی کوردستان براونەتە دەرەوە. 4 ڕۆژ دوای ئەنجامدانی ڕیفراندۆم فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی لە ڕۆژی هەینی 29 ئەیلولی ساڵی ڕابردوو بە بڕیاری حکوومەتی عێراق گەشتە نێودەوڵەتیەکان ڕاگیرە. دوای 166 ڕۆژ لەو وادەیە و تەسلیمکردنی فڕۆکەخانەکان بە بەغدا بڕیاردرا بکرێنەوە. کۆنتڕۆڵکردنی فڕۆکەخانەکانی هەرێم لەلایەن بەغدادەوە لە کاتێکدایە لە دوای ڕووخانی ڕژێمی باس و کردنەوەی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی حکوومەتی هەرێم خۆی سەرپەرشتی فڕۆکەخانەکانی دەکرد. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک عەلی زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری ڕێکەوتنی هەرێم و بەغداد لەسەر کردنەوەی فڕۆکەخانەکان چییە؟ بە ناوی خوای گەورە سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە. ئەگەر ڕێکەم بەی شەرحێکی کورتی دۆخەکە بکەم کە ئەمە کەی و لە چی وەسەری هەڵدا. دوای ڕیفراندۆم کۆمەڵێک دانیشتن لە نێوان دەوڵەتی تورکیا بە تایبەتی سوپاسالار و سوپاسالاری ئێران و حکوومەتی عێراقی ڕوویدا و بەشەی گرنگی دانیشتنەکان لە تورکیا بوو. خەڵکی کوردستان ڕەنگە باش لە بیری بێت. بەداخەوە لەم دانیشتنە کۆمەڵە پیلان گێڕدرا دژی تەجروبەی کوردی بە تێکڕا لە باکوور، لە ڕۆژاوا، لە ڕۆژهەڵات، لە باشوور و هەرەو کاتێمە ئاماژەمان بەم مەترسیەدا بەپێی ئەو بەرنمەیەکە ئەو ناوچانەی خاکی کوردستان کەرکووک و ناوچەکانی تر بە هاوکاری عێراق و ئێران دەستی بەسەراگیرێت و بەشێک لە هێزێکی سیاسیش بۆ ئەمە بەکارهێنرا ئەوە بوو دەست بەسەر ئەو ناوچانە گیرا و دواتر دەستی تورکیا بکرێتەوە کە پەلاماری ڕۆژئاوا بدا ئەویش دەستی پێکرد.
هیوادارین تێک بشکێت تورکیا و سەرکەوتوو نەبێ و پلانی سێم ئەوەیە کە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق پەلاماری قەندیل بدرێت و دەسەڵاتی باشووری کوردستانیش بە تەواتی کەم بکرێتەوە و تەحجیم بکرێت هیچی بەدەستەوە نەمێنێ بەم پیلانانە تەجروبەی کوردی بە شێوەیە لە شێوەکان تووشی تێکشکان دەبێت تەنیا ئەزمونێکی لاوازی حکومڕانی لە باشوورە مێنێ کە نە سیاسەتی بەدەسە نە داهاتی بەدەسە نە دارایی بەدەسە. ئەمە پەیوەندی بەوێ نەگشتێکەوە بوو مەبەستم بوو بگاتە خەڵکی هەرێمی کوردستان. سەبارەت بەمە ئەمە ڕێکەوتن نییە، ئەمە تەسلیم بوونە و هەموو ئەمانە جێبەجێبوونی ئەو مەرجانەیە کە حکومەتی عێراق ویستویەتی. هیوادارم خەڵکی کوردستان بگەڕێتەوە بۆ ئەو دانیشتنەی پێش 16 ئۆکتۆبەر پەرلەمانی عێراق کردی. هەموو ئەمانەی تایە. یعنی ئەمە و کاتە قەراری پەرلەمانی عێراق بوو کە دەست بەسەراگرتنی ناو کەرکووک و ناوچە کوردستانیەکان جێبەجێ بوو. ئێستا ئیدارەی هەمومان نەزانین داهاتی فڕۆکەخانەکان چی بەسەرهات ئەنواع قاچاقی لە فڕۆکەخانەکانەوە کرا هەموو ئەمانە نەما هیچی ئەمە نەما ڕاستە بەڕێوبەری فڕۆکەخانە کووردە بەڵام بڕۆ قەرارەکەی حکومەتی عێراق بخوێنەوە ئیدارەی فڕۆکەخانە لەلایەن دەوڵەتی عێراقەوەیە بە تەواوەتی و خاڵە سنووریەکانیش بە هەمان شێوە بە تەواوەتی داهات و ئیدارەی خاڵە سنووریەکان و تعریفەی گومەرگیش ئەکەوێتە ضمنی منزومەی گومرگی حکوومەتی عێراقەوە بۆیە خاڵە سنووریەکانمان لەدەستدا گومرگمان لەدەستدا و لە ئایندەشان نەوت لەدەستە دەین ئەمە تەسلیم بوونە بە دەرەژەی ئیمتیاز یعنی پێم سەیرە دوو ڕۆژە لە بری شەرم بە شانازیەوە تەسلیم بوونەکە بە سەرکەوتن بۆ خەڵکی کوردستان باسەکەن و بە سەرکەوتن بە خەڵکی کوردستانی فرۆشنەوە ئەمە نەتیجەی چی بوو کاکین ئێمە زانیاری وردمان هەیە 3 مانگ زیاترە موسساتی معنی لە عێراقا بە تایبەتی بانقی ناوەندیە دەستەی نەزاهەیە و وەزارەتی خارجی لە سەروی هەموویەوە لە ڕێگەی سەفارەتەکانی و زانیاری زۆریان کۆ کردووە لەسەر هەموو ئەو پارانەی براونەتە دەرەوە ڕاستە لە عێراق زیاتر لە کوردستان پارە براوەتە دەرەوە بەڵام هەدەفەکە لێرە هەرێمی کوردستانە و بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان ترس و مەخاوفیان نەبووە ئەگەر ناکۆکیە سیاسیەکان زیاتر بێ و ئەگەر ڕێککەوتن ڕوو نەدا پاڵەنێن بۆ عێراق بۆ ئەوەی دەست بەسەر ئەم پارانەیان نابگرن بۆیە ئامادە بوون بە هەموو شێوەیەک تەسلیم بوون بە هیچ شێوەیەک موچەی خەڵک نییە خەمەکە و بە هیچ شێوەیەکیش ترسی خەڵک نییە بەڵگەم چییە بۆ ئەمە لە ماوەی ئەم ساڵدا داهاتی نەوت نەگەڕاوەتەوە کە تەنیا لە مانگی 1 و 2دا داهاتی نەوت بە بۆری ملیارێک و 100 ملیۆن دۆلار بووە ڕۆژانە 370,000 بەرمیل نەوت فرۆشراوە نرخی بەرمیلێک 50 دۆلاریشی بۆ ئەژمارکە ملیارێک و 100 ملیۆن دۆلارەکە بۆ لە کۆبنەوەشیان ئەنجومەنی وەزیران لەگەڵ پەرلەمانە وتویانە ناتوانین پارەکە بێنەوە و هەندێک بیانویان هێناوەتەوە کە بیانوەکان مقنع نین تۆ لەولاوە پارەی نەوت نانیتەوە کەس نازانێن داهاتی نەوت واتە حیاتی خەڵک قەزیە نیە لات ئەگەر قەزیە بووە داهاتی نەوتیان نەیەدزی و ئەم میلەتەیان برسی نەکرد قەزیەکە ئەمان ئەوە بووە کە دەست بەسەر پارەکانیان نەگیرێ ئەمە دیوە ڕەشەکەیەتی بەڵام دیوێکی گەشیشی هەیە کە ڕاستە لە ڕووی سەروەریەوە ئێمە تووشی زریانی گەورە بووین و حکومەتی هەرێمی کوردستان تەجروبەیەکی تێکشکاوی پێشکەش کرد لە ماوەی 100 ساڵی ڕابردووە بەقەدەر 2017 خاکمان بەدەستەوە نەبووە لە مێژووی کووردا بەقەدەر 2017 خاکی بەدەستەوە نەبووە لە شەو ڕۆژێکان نیوەیان دۆڕان لە مێژووی حکومڕانی کووردا بەقەدەر 2013 ژیانی خەڵک باش نەبووە بژێوی باش نەبووە بە ناوی ئابووری سەربەخۆ تێکیاندا واتە بۆ ئەزمونونەکە قورسە بۆ دۆژێ قەومیەکەمان قورسە و هەیبەتی کوردیان تێکشکان بەڵام دیوە گەشەکەی ئەوەیە ئیتر ڕێگە لە دزینی نەوتە گیرێ ڕێگە لە دزینی داهاتی ناوخۆ گیرێ و موچەی خەڵک بە شێوەیە لە شێوەکان دابی نەکرێ و بازار تا ڕادێک ئەبوژێتەوە ئەگەر دیسانەوە هەرێمی کوردستان گرفتی بۆ دروست نەکاتەوە دواتر بۆت باسەکەم گرفتەکان بەڵێ زۆر باشە بەڵام بۆ ئەمە بەدەستکەوت دانەنێ کە مەسەلەم دەستکەوت نەوێ بۆ حکومەت کە بەڕێزت دەڵێ ئەمە بە جۆرێک لە جۆرەکان لە بەرژەوەندی خەڵکە مادەم ئەگەر لە بەرژەوەندی خەڵک بێت ئەمە دەستکەوت نییە ئەمە بۆ تەسلیم بوونە بە بەغدا بۆ ڕێکەوتن نییە بەرژەوەندی خەڵک و بەرژەوەندی حکومڕانان دووشتی زۆر جیاوازن بە منطقی بەرپرسانی حکوومەت پێشووتر ئەمان پێش ڕیفراندۆم بیری خەڵکێنینەوە ئەیانوت بەغا غەدر لە کوردەکە دەستور جێبەجێ ناکە مافەکانمان دابین ناکە
هایا غەدرەکەی ئەمڕۆ زۆرەیە غەدرەکەی پێش ریفراندۆم خۆ پێش ریفراندۆم بەتار بەدەست خۆمانەوە بوو نەوتی کەرکک بەدەست خۆمانەوە بوو خاڵە سنووریەکان بەدەست خۆمانەوە بوو هەمووی بەدەست حکومەتی هەرێمەوە بوو ئێستا هەمویان دانا خێر بوو پێشووتر حکومەتی هەرێم عێراق تاوانبار بوو غەدری لێکردن ئێستا هەمووی تەسلیم کراوەتەوە شتێکی باشە نە بە دڵنیاییەوە ئەمە نییە وەرەمان لە خۆشییان نەیان کردووە لە ناچاریانە کردویانە و بۆ ئەوەی کە تووشی زیان و تێکشکانی گەورە نەبن لە ئایندا وە زەختێکی دەولیش هەبووە بۆ ئەم تەسلیم بوونە بەڵێ زۆر باشە بەڵام ئەو هیچ بەڵگەیەک هەیە کە بەڕێزت دەڵێیت لە ترسی لەرزدانی پارەکانیان ئەم ڕێکەوتنیان کردووە بەرپرسانی هەرێم بایەوەندە پارەیان بردوتە دەرەوە کە ئەو مەترسیانە بێستا لەگەڵ عێراق ڕێک بکەون نەک لەبەر بەرژەوەندی خەڵک هیچ بەڵگەیەک هەیە بەڕێزت هیچ زانیارەکان لەکوێ ناوە بەڕێزت بە دڵنیاییەوە بەپێی ئەو دۆسیانەی کە لە بەردەسە و بانقی ناوەندی عێراقی ئیشی گەورەی لەسەر کردووە و موسساتی عێراقی ئیشی لەسەر کردووە لە ساڵی دوای پرۆسەی ئازادی و بە تایبەتی لە دوای ساڵی 2005 و 6ەوە تاوەکو 2015 لە فرۆشتنی عملەی بانقی ناوەندی و دواتر بە ناوی هێنانەوەی کاڵا بۆ کوردستان و ئەوانە زیاتر لە 150 ملیار دۆلار لە عێراقەوە بە تێکرا پارە براوەتە دەرەوە کە زیاتر بە ئاراستەی ئەوەیە چێ بەشێرە زۆری ئەم پارانە سپیکردنەوەی پارە بێ و بەشێ لەم پارانش هی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانن و بەشێکی تەنیا لە یەک ئەیفۆر کە لای ئێمەیە دیکۆمنتەکە و لای مؤسسات عێراقیش هەمووی هەیە لە ڕێگەی کۆمەڵێک بانقەوە 73 ملیار دۆلار براوەتە تەرۆ دیار نییە پارەکان بۆ کێ بووە 13 ملیار دۆلاری ئەم پارەی بێت بانقی کوردیە بەڵێ ینی چەند ئێستا بۆ نمونەوەندەی کە لە بەردەستیەوەدا بەڵگەکان زۆرن پەرلەمانتارانی عێراق معلوماتیان زۆر زیاترە لەسەر ئەمە باشە بەس بە چەند دەخەمڵێنرێت ئەوەندەی کە بەڵگەکان لایەوەن بەرپرسانی هەرێم پارەیان بردێتە دەرەوە کە بەڕێز دەڵێ ئێستا بەرامبەر ناچار بوون ڕێکەوتن بکەن بەڵێ بە تێکرای عێراق 150 ملیار دۆلارە بەشێکی گەورەی بەرپرسانی هەرێمە ئەمە کاک حەکیم بە موسسە تحقیقەکرێت چۆنە و کێیە ڕەنگە لە ئاستی فەرد و دوو فەردا نەتوانرێت من پێ دەڵێم ئێستا حکومەتی عێراقی خۆی هەموو معلوماتەکانی کۆ کردوێتەوە چ لە تورکیا چ لە وڵاتانی ئەوروپا چ لە سوئیسا هەمویانیان کۆ کردوێتەوە لەوە دڵنیا بە و ترسی گەورەی بەرپرسانی هەرێمیش لە بۆ خەڵکی کوردستانی شەزانەیە ئەم پارەی نەوتە ساڵی ساڵە ئەفرۆشێت و موچە نادرێتە خەڵکە و هەموو شیرینەی وەرگیرا پارەکەی چی لێ هات پارەکە باشە بێکم ئەم برانە دەرەوە پارەی وڵاتە هەمووی چی لێ هات برانە دەرەوە ئێستا حالیان من پێ دەڵێم 2 مانگە داهاتی نەوت نایەتەوە باشە هەر ئەمە هەم 2 مانگە داهاتی نەوت نایەتەوە ملیارێک و 100 ملیۆن دۆلارە ئەم پارە چی لێ دێ هەموو کورد شاهیدە بەڵێ سەرۆکی حکوومەت نێچیروان کە کابینەکەی جێشت بۆ دکتۆر بەرهەم وتی 5 ملیار دۆلارمان جێشتووە دکتۆر بەرهەمیش کە تەواو بوو وتیەوە کاکە من تەواو بووم و دەسم لە شیریەکە نەداوە ماوەتەوە پارەکە لە بانقی HSBC بوو ئێمە دواتر هێنراوە بۆ بانقی کوردستان و دواتر نەزانرا چی لێ هات دەیان پرۆژەی نەوتمان لایە کە پارەی بۆ تەرخان کرا و پارەکەی دیار نەما ئەم پارانە چی لێ هات بەڵێ بەڵام ئێستا کە بەڕێزت دەڵی 2 مانگە پارەی نەوت ناتۆ کوردستان ئەوە بەرپرسانی هەرێمن کە خۆیان پارەکە ناهێنەوە یاخود ئەوە عێراق گرفتی بۆ دروستکردون کامیانە طبعا تا ئێستا حکومەتی عێراق نەویتۆ گرفتم بۆ دروستکردون گرفت دروستکە بە عەلەنی ئێڵێ و بەرپرسان هەرچەند ئێمە بایکۆتی و کۆبوونەوەمان کرد لەگەڵ پەرلەمانە کردبوویان بەرپرسانی حکومەتیان و ناتوانین بهێنەوە بەڵام ئەوەی ئەویت ناتوانین بهێنەوە هیچ معلوماتێکی نییە ئەم قسانە لە سەرۆکی حکومەت و لە ئاشتی هەورامی وەرەگیرێ کە ئێستا لە لەندەنە لەوان قسەیان وەرگرتووە بۆ ناتوانی بهێنیتەوە عەرقەلەکانجین خۆ بێ بە خەڵک بڵێ وانە بۆ ئەوەی بڕێ لە ڕێگەی ئەو بانقەوە قسێکی ڕسمیتر بکرێت نەک ئەوەی ژێر بەژێر بۆ پارەی نەوت نایەتەوە ئەمان بیر لەوەیەکەن و ئەم پارە نێننەوە بەڵکو حکومەتی عێراق موچەی فەرمانبەران بدا و ئەمانش پارەکە بۆ خۆیان برن ینی زۆر عملیەکەوە ئاسەحە وەکو ئەو هەزاران ملیۆن دۆلاری تی داهاتی نەوت کە دیار نەما بەڵێ بەڵام ئێستاوەی کە بەرەزوتت ئێستا عێراق لێکۆڵینەوەی کردووە بۆ نمونە ڕێی بانکی ناوەندی دەستەی نەزاها لە ڕێی وەزارەتی دەرەوە ئێستام پرۆسەی بەڕێوەبرە بۆ لێکۆڵین لە سامانی بەرپرسانی هەرێم وەکو کارتێکی فشار بەرامبەریان بەکاربێنێت بە دڵنیاییەوە وەکو کارتێکی فشارە بۆ تەسلیم بوون
و ئێستا تەسلیم بوون من دڵنیام کە تەسلیمیش بووی دوای ئەوە ئیجراتەکەی خۆی هەرەکات دەتوانن لێ ئیجرات بکە حکوومەتی عێراق لە چ ڕێگەیەکەوە بۆ من دەتوانێت ئەمە بکات بە دڵنیاییەوە ئەیکات ئەڵێم پارانەی دەوڵەتی عێراقە و بە شێوەیەکی نافەرمی ڕۆشتووەتە دەرەوە و زیانی گەیاندووە بە ئابووری وڵات و ئەمە سپیکردنەوەی پارەیە دوور نییە دۆسەیەکی وەکو دۆسەی پەنەمای بۆ بکرێتەوە بەڵام ڕەنگە ئەمە دواکەوێ ئەمڕۆ نەبێت 4 مانگی تر بێت 4 مانگی تر نەبێت دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بێ بەڵام ئەمە دۆسەیەکە ڕەنگە یعنی من دڵنیام ئەم دۆسیە گاتە نەتیجە بەڵێ یعنی دووبارە بۆ بینەران تاکید لەوە دەکەوێت کە کردنەوەی فڕۆکەخانەکان بۆی لە دەستدانی پارەوە بۆ ترس لە دەستدانی پارەوە بوو هیچ تر نەبووە من لە خەڵکی کوردستانە پرسم ئەوەی حکوومەتی عێراق وتوویەتی پێشووتر ئێستا هەمووی جێبەجێ نەکردووە بەڵێ یعنی ئێستا بۆ نمونە پەرلەمانی عێراق لەبارەی خاڵە سنووریەکان بەڵێ فەرموو لەبارەی خاڵە سنووریەکان لەبارەی فڕۆکەخانەکان لەبارەی ناوچە کوردستانیەکان هەمووی جێبەجێ کردووە خێرە پێشووتر ئەرێم ڕازی نێبوو ئێستا ڕازیە خۆیان مەمنون وەچن بۆ بەغاو بەشان و باڵی عەبادیە هەڵەدەن خێرە سەرەتایان وت عەبادی دیکتاتۆرە و چیە و چێ و ئێستا ڕۆژی 16 جار سوپاسیەکەن بەڵێ بەس پێشترەوەی کە بەڵێ پەرلەمانی بەڵام دیسان تاکی دەکەمەوە دوو کاکین فەرموو کاک حەکیم تەسلیمکردنی فڕۆکەخانەکان تەسلیمکردنی خاڵە سنووریەکان دۆسیەی نفوس و جەوازات لە پای چییە خۆیشتا هیچ ئیتیفاقیەک نییە وەکو ئیتیفاقیە بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هیچ ئیتیفاقیەک نییە ڕاستە لەوانەیە بەیانی و دوو بەیانی موچەی مامۆسا و پەروەردە بێەوە ڕەنگە بە مژدەیەکی خۆش بێ بۆ ئەوان من پێشەوەی ئەم بەرنامەش بە دوواداچوونم کردووە ئینشاءڵڵا سەرەتای هەفتەی ئایندە موچەی پەروەردە و تەندروستی ئەدرێت دواتریش ڕەنگە وەکو سولفەیەک یان وەکو قەرز 300 ملیار بۆ موچەی وەزارەتەکانی تر سەرف بکرێت تاوەکو ئەو کاتەی کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ڕێکەون لەسەر دۆسەی نەوت بەڵام ئەگەر لەسەر دۆسەی نەوت ڕێکەوتن نەکرێت موچە نایە لە بەغا بە حکوومەتی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانی کوردستانی پێدابین ناکرێ دۆخەکە زۆر لەوە خراپترە بێ کە تەسەورەکرێت بەڵێ لەسەر مەسەلەی موچە من حەزەکەم لە خاڵێکا دەرفەتی ئەوم ئەو ڕێکەوتنم پێ بدەیت بەڵێ قسە لەسەر نەوتیش دەکەین بەس موچە ینی بەرز پێش بەرنامەکە لە چ ڕێگەیەکەوە تاکید کردەوە کە هەفتەی داهاتوو موچەی فەرمانبەران وەزارەتی کام وەزارەت دێت ئێمە لە کۆمەڵی مەسادرەوە کە پەیوەندیمان کردووە بە بەغاوە و ئەو لیژنانەی کە بۆی ناتون ئەمری سەرفکردنی ئەو پارەیان پێوە پارەکەشێسە لە هەولێرە ینی خۆ لە بەغاوە نایەت 250 میلیارد دینار لە لقی هەولێری بانقی ناوەندیە و ئەمری سەرفی سەرۆکوەزیرانیان هەیە و ئینشەڵڵا پشت بەخوای گەورە لە سەرەتای هەفتەی ئایندە موچەی پەروەردە و تەندروستی خەرجەکرێت ینی ئەو زانیارە پشت ڕاستکراون کە هەفتەی ئایندە موچەی وەزارەتی پەروەردە و تەندروستی لە بەغداوە دابەش دەکرێت وایە ئەوەی کاک حەکیم ئەوەی کە من وەرم گرتووە وایە ئەوەی کە من وەرم گرتووە باشە زۆر باشە بەس بۆ مەسلەی فڕۆکەخانەکان ئایا پێشتر کە فڕۆکەخانەکان لە دەسەڵاتی هەرێمدا بوون ئایا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بەکار نهاتووە کە ئەمە دەسەڵاتێکی فدراڵی بووە یاخود بەڕێزت وتت پرۆسەی قاچاق هەبووە لەم فڕۆکەخانەکان بۆچی مەبەستێ فڕۆکەخانەکان پێشووتر نەپشکنین نە هیچ شتێکی ڕەبتی حکوومەتی عێراقی پێوە نەبووە هیچ شتێکی لە ئێسادا هەموو کۆنتڕۆڵێکی لە پشکنینەوە چی دێت چی ئەڕوات بۆ کوێ ئەڕوات کێ دێ هەمووی لەژێر سەیطرەی حکوومەتی عێراقیایە و کێ داخڵی کوردستان کرابێ کێ ڕۆشت بێت ڕەبتی بە حکوومەتی عێراق نەبووە چ مادەیەک داخڵ کرابێت هەر چ مادەیەک بێت هیچ حکوومەتی عێراق ئاگاداری نەبووە بۆ کوێ ڕۆشتووە لەمە دووە ئاگاداری هەموویەتی پێشووتر داهاتی فڕۆکەخانەکان بۆ هەرێمی کوردستان بووە لەمە دووە داهاتی فڕۆکەخانەکان بۆ حکوومەتی عێراقە بێزەحمەت تەسلیمکردن چییە ئەوە نییە خاتونێک و کاکێک هەر بەڕێوبەری فڕۆکەخانەکان بن ئەم بەڕێوبەرە لە ڕووی هەیکەلیەوە بەڵام موسسەکە ئەبێ بە بەشێک لە موسسەی عێراقی بەڵ زۆر باشە بەڵام باشە سبینێش بێگومان بڵێ تخوا ئەگەر یاربەتی بی کاک حەکیم با خەڵک بەلاڕیان نەبرێت ئەو تێ بەڕێوبەری فڕۆکەخانەی هەولێر و بەڕێوبەری فڕۆکەخانەی سلێمانی لا نەبراون و هەر کورتن و ئەوانە
کاکە من ئەڵێم بووە بە بەشێک لە مەنزومەی عێراقی ناڵێم کورد دەبێت عەرەب هەرەبێ هەر کورد بێ خۆ بەڕێوبەرەکە بۆ نمونە سبەینی ئەگەر پارێزگای هەولێر یا پارێزگای سلێمانی بخرێتە سەر حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش هەڵوەشێنرێتەوە خۆ محافزەکانیان هەر کورد دەبن خۆ محافزەکانیان عەرەب نابن و هەر لە چوارچێوە بژاردننی ئەنجومەنی محافەزا دانێن بەڵام سیستەمەکە ئەگۆڕێت سیستەمەکە گۆڕانی بەسەر هاتووە باشە بەس لە ماوەی ڕابردوو هەردوو ێزەکە فڕۆکەخانەکانیان بۆ نمونە بۆ مەسی تایبەتی خۆیان بەکارهێناوە ئێوەکو پەرلەمانتاران هیچ ئاگاداری داهاتوونەداتی کاکە فڕۆکەخانەی سلێمانی تەرجومە سیاست یەکێتی نیشتیمانی تیا پێڕەوە کرا ئیتر بە هەموو بوارەکان لە هەموو ڕۆ فڕۆکەخانەی هەولێر سیاسەتی پارتی تیا پێڕەوە کرا ینی زۆر وازح بووە ئەمە نەک بەشێر لەوە وەزارەتی گواستنەوە گاردی هیچ دەسڵاتێک بەسەر فڕۆکەخانەکانە نەبووە بۆ معلومات هیچ دەسڵاتێک ئەمە وازحە و ئاسایشی یەکێتی لە سلێمانی ئاسایشی پارتی لە هەولێر سەیتەرەی تەواویانە بۆ بەسەر فڕۆکەخانەکانە بۆ بەشێکی تریشی خاڵە سنووریەکان خۆمانەزان یەکێ لەو دۆسیانەی کە لە ڕابردووە گرنگ بۆ 1000 جاورتومانە داهاتی خاڵە سنووریەکان بووە و چم کاڵایەک بە خاڵە سنووریەکان ناتێپەڕە بێت چۆن پشکنینی بۆ کرێ دایان کۆمپانیان دانا بە ناوی جۆرە و جۆرە و پارەی لە خەڵک وەرەگرن هەموو حکایەتانە کۆتایی پێدێت و سیستەمی گومرگی عێراقی و تعریفەی گومرگی عێراقی بەسەر خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بێ و ئەو سیاست و سیستەمەی لە خاڵێکی سنووری بۆ نمونە لە هەر شوێنێکی تری عێراقەوە بێت ئەکرێت لە خاڵە سنووریەکانی کوردستان شەوانە جێبەجێ باشە خۆ ئەمەیە یعنی لە نەوەی کێمەوانە بووین لە 93 شەوانە بووین بەڵێ بەس داهاتی فڕۆکەخانەکان پێشتر بۆ خەڵکی کوردستان بووە داهاتی فڕۆکەخانەکان یەکێ لەو مشکلانەی کە ئێمە بەردەوام باسمان کردووە داهاتی فڕۆکەخانەکان و داهاتی خاڵە سنووریەکان بووە دیارە بەشێکی بۆ کۆمپانیانە بۆ کە لەوێ کاریانە کردووە جا 100 تێبینی هەیە لەسەری و بەشێکی هاتووەتە خەزێنەی حکوومەتەوە بەشێکی بە نادیاری ماوەتەوە ئەوەی هاتووەتە خەزێنەی حکوومەتەوە لە داهاتی خاڵە سنووریەکانی سنووری سلێمانی بۆ برایم خەلیل کۆمەڵی حکایەتی زۆر زۆرە چۆن خەرج کراوە بەشێکی هەر نەهاتووە هەزاران عفوی گومرگی هەبووە ساڵانە کۆمەڵی کۆمپانیای زۆر هەر گومرگیان نەداوە هەمووەمانە کۆتایی پێدێ و ئیتر ئەتوانین بزانین لەمە دوا داهاتی فڕۆکەخانەکان و داهاتی خاڵە سنووریەکان چەند بووە بەس لەمە دوا بۆ کوێڕوە بۆ نمونایە بۆ هەرێمە بۆ داهاتی بۆ نمونەگەر فڕۆکەخانەکان بێ خاڵە سنووریەکانە بێ بە پێی وزانە لایەوە بۆ عێراقڕوا هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی میزانی عێراق لێ سوودمەند دەبێت بەڵێ بۆ عێراق دەگەڕێتەوە ئەگەر قانونی میزانی جێبەجێکرێ بەڵێ زۆر باشە بەس تاسن ئەو زانانە ڕاستن کە باز دەکەی بۆ نمونە پێشتر لەسەر جلوبەرگی ئافسەرانی فڕۆکەخانەکان ئاڵای کوردستانە بۆ بەڵام ئێستا کراوە بە عێراق ئەنی تەنات پۆشاکەکەشیان پێگۆ کاکین تۆ فعلەن پرسیارەکە جوانم تەدەخل و دەست بەسەراگرتنەکە بە ئەندازەیەکە سیستەمی جلوبەرگی شەگرێتەوە جایتر بگرە بۆ سیستەمی هاتوچۆ بگرە بۆ پشکنینی کاڵاکان بگرە بۆ جوڵەی فڕۆکەخان تەنانەت تەدەخل لە جلوبەرگی شاگن بەڵێ بەس کردنەوەی فڕۆکەخانەکان کە بەرز وت دەمە تەسلیمکردنە وەمە لە قەرارەکەی سەرۆکوەزیرانە هەیە بەڵێ هیچ سوودێکی هەیە بۆ هاوڵاتیانکردنەوەی فڕۆکەخانەکان بۆ نمونە لە ڕووی ئابووریەوە بۆ هاوڵاتیانی هەرێم کە ئێستا کراونەتەوە سوودەکەی چییە؟ بە دڵنیایی ئەم دۆسیە سوودەکانی بۆ هاوڵاتیان چین حەزەکەم باس لەوە بکەم بە دڵنیاییەوە هاوڵاتیان بازرگانانی حەقیقی بە ئاسانیەتوان لە فڕۆکەخانەکانەوە هاتوو چۆ بکەن و بازرگانەکان دەتوان لە خاڵە سنووریەکانەوە هاتوو چۆ بکەن و کاڵەکانیان بێنن سەرانە نەدەن لە بازگەکان ئەو هەم کۆمپانیا نایاسەیدانرا هەڵەوەشێتەوە ئەمە لەو ڕوانگەوە سوودە و ڕاستە بۆ دۆسەی نەوت بەڵام خەڵک نەوتی کورسانە دزرایانی خوازەحە ئەم نەوتە لەمە دوا نادزرێ لە ڕێگەی تاان شەریکەی سۆمۆ شەڵەوەشێتەوە کۆمپانیایەکی نیشتیمانی عێراقی دروستەکرێت سەرپەرشتی دۆسەی فرۆشتی نەوتیە بۆ عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە بێگومانی تر هیوادارم چکە لەوانەیە عەرقەلەیە دروست بێت ئەگەر ئەو عەرقەلە دروست نەبێت دواتر باسیەکەم موچەی پەروەردە و سەحا درێ
و وردبینی ئەکرێت لە لیستی موچە خۆران و خانە نشینە خەڵکی شایستە و یاسایی ماگانە موچەکانیان وەرەگرن بژێوی خەڵک باشە بێ و بازاڕەکان تا ڕادەیەکی باشە بوشێنەوە و لەم ڕوانکەوە خەڵک سوودمەند دەبێ. من دیسان تاکیدم کردەوە لە ڕوانکەی ئابووری خەڵکەوە خەڵک سوودمەند دەبێ، بەڵام لە ڕوانگە نیشتیمانی و سیاسی حکومڕانیەکەەوە بە شکستە بە دەرەجە ئیمتیاز، بەڵام لە ڕووی ئابوووریەکەەوە بە دڵنیایەوە خەڵک سوودمەند دەبێ، بەڵام عەرقەلە و مەترسیەک هەیە لێ موچێت یانەت هیوادارم دەرفەتم پێ بێت. بەڵێ ناوبڕێکمانەیە دواتر دەگەرم وڵای بەڕست و دوای ناوبڕەکە درێژەی پێدەین بەڵێ بینێرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک عەلیەگە بگڕێنەوە لای بەڕێستان بینە سەر مەسلەی دۆسیینەوە دوایکردنەوەی فڕۆکەخانەکان. هیچ ڕێکەوتنێک لەسەر دۆسیینەوت کراوە لە نێوان هەرێم و بەغداد ئەگەر ڕێکەوتن کراوە ئەوەندەی کە زانیاریتان هەبێ وردەکاریەکانی چین؟ دۆسیەی نەوت و دۆسیەی موچە دوو دۆسیێن بە تەواتی ڕەبتن بێکەوە، واتە فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان بەو ئەندازە پەیوەندی بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە نییە. لە ئێسادا
هەرێمی کوردستان ڕۆژانە زیاتر لە 350 بۆ 370 هزار بەرمیل نەوتی ڕۆژانە هەناردەیەەکە کە پارەکەی ناتیارە عرضم کردی. حکوومەتی عێراقڵێ 250 هزار بەرمیل نەوتی هەرێمی کوردستان زائیدەن 300 هزار بەرمیل نەوتی کەرکووک ئەکاتە 550 هزار بەرمیل نەوت بە بۆریەکانی هەرێمی کوردستانە بڕوە. لە بەرامبەر ئەمە ئەو بەشە لە بودجەی عێراق تەنفیزەکە کە بۆ هەرێمی کوردستان تەرخان کراوە کە ڕێک پارەی 250 هزار بەرمیلەکەیە. واتە حکوومەتی عێراق ئێوێ 250 هزار بەرمیل نەوت بۆ هەرێم لە ڕێگەی شەریکەی سۆمەوە بفرۆشێت. ئەمە زۆر باشە. یەک نەوتەکە بە نرخێکی باشە فرۆشێ دوو کۆی پارەکە دێتەوە. ینی ئەمە زۆر باشە. ئەگەر نەقص هەبوو لەم نێوەندا ینی ئەم 250 بەشی موچەی فەرمانبەرانی نەکرد دوای چاکسازی. ئەوە نییە عەبادیەڵێ وردبینی لە لیستی موچەی فەرمانبەرانی هەرێماکەم دوای ئەوەش ئەگەر بەشی نەکرد بە تایبەتی سێکتەری پەروەردە و سێکتەری سەحام حکوومەتی عێراق ئامادەیە هاوکاریکە. ینی من پێم سەیرە ئەگەر عێراق پەروەردە و تەندروستی بدات ئەمریکاش بەشێکی زۆری پێشبەرگە بدا خۆ ئەم سێ شوێنن موچەیان زۆرە. یعنی بەو هەموو نەوتەی کە ئەفرۆشێ بەو هەموو ئامادە نین دوو مانگجارێکیش سیستەمی پاشەکەوتی موچە بدەن. یعنی ئەمانە لێبوونەتەوە. یعنی بە ئەندازەیەک دەستیان بردووەتە ناو داهاتی نەوت بە شێوەیەکی مەترسیدار تێکەوتون. ئەمێنێتەوە چی؟ وتم هەرێمی کوردستان 300 هزار بەرمیل نەوتی هەیە. 250 هزاریدا بە عێراق 100 هزار بەرمیل نەوت ئەمێنێتەوە. دوو مشکیلە هەیە لێرە. یەکەم هەرێمەڵێ کۆمەڵێک پارەی زۆری قەرزم لایە بە عێراقەڵێ بۆم بدەرەوە حکوومەتی عێراق ئامادە نییە $1 قەرزانە بداتەوە. بۆ یەکەم ئەڵێ ئەم پارانە کە قەرز کراوە کەس نازانێت چی لێ هاتووە بۆ چێ بووە. دوو بە پێی قانون و بە پێی دەستور هەرێمی کوردستان بۆی نییە قەرزکە. سێ چێ دەسەڵاتی داوە بەوەی 1-2 کەس لە هەرێمی کوردستان بە ئارەزوو خۆیان بڕۆن قەرزکەن و پارە وەرگرن و نەوت بە پێشەکی بفرۆشن. تەنانەت عەبادی خۆشی کە سەرۆک وەزیرانی عێراقە بۆی نییە بە تەنیا قەرار لە سەر قەرز بە. مؤسسە هەیە، پەرلەمانی عێراقەیە، ئەمانە هەن. بۆی عێراق ئامادە نییە قەرزانە بدە. ئەگەر عێراقم قەرزانە نەداتەوە هەرێمی کوردستان بە چیان قەرزانەیە داتەوە کە کەس نازانێت پارەکەی چی لێ هاتووە؟ ئەمە مشکیلە گەورەکەیە. دوو ئەو کۆمپانیانەی کە لە کوردستان نەوت بەرهەمێنن ئەو 350 هزارەی کە عەرزم کردی بە پێی قسەی هەرێم مانگانە $100 ملیۆن پێویستە بۆی بیاندرێتێک کە بەڕاستی بڕەپارێکی زۆر زۆرە. ئەمەش نیشانەی شکستی حکومڕانیە لە هەرێمی کوردستان. عێراق ئامادە نییە ئەمەش بدات. ئەڵێ عەقدەکە زۆر خراپە. $100 ملیۆن زۆر زۆرە بۆ بەرهەمێنانی 350 هزار بەرمیل و ئێوە بە پەلەپەلم عەقدانتا کردووە لە پێناوی ئەوەی لە سەرەتا کۆمەڵێک پارەوەک شیرینی وەرگرن و بۆ خۆتان بیخۆن ئێستا بێ ئێمە باچەکەی بین. ئێستا ئەم دوو مشکیلە هەیە. هەرێم چۆن استحقاقی شەریکاتەدا چۆن قەرزەکانە داتەوە ئەگەر نەوتەکە بدا بە عێراق. ئەمە نەبێ حەلی هەبێ. حەلی هەیە ئەمەش بەڵام ڕەنگەی تر دزیکەم بێتەوە. هەرێمی کوردستان ئەو نەوت حەلەکەی ئەمەیە هەرێمی کوردستان نزیکەی 110 هزار بەرمیل نەوتی بۆ ئەمێنێتەوە هێشتا. واتوانێت تەطویر بکرێ ئەمە زیاد کرێ. ئەکرێ ئەمە بەکاربێنێ بەشێکی قەرزەکانی لێ بداتەوە و بەشێکی استحقاقی شەریکاتدا و ئەو پارانش بردویانە بابیێنەوە. بابیێنەوە ئەم کێشەی پێدابینکەن. هەرەیکەن ها هەرێمی کوردستان ناچارە دڵنیا بە بەرپرسانی هەرێم ئەگەر پەرداخە ژەریش بێ ئەیخۆن چونکە ئەگەر ئەمە نەکەن واتە عیلاقات لەگەڵ بەغا تێکە چێت تازە مەتارەکانیش تەسلیم کرا خاڵە سنووریەکانیش تەسلیمیان کرد چیەکەن بۆیە بە ناچاری ئەمەیەکەن و ئەگەر نەشیکەن ترسیانەیە دیسان دەست بەسەر پارەکانیانە بگیرێت. بۆیە من دیوێکی دڵخۆشم کە ڕێگە لە کۆمەڵێک دزی و گەندەڵی لە کوردستانە ئاگیرێت و موچەی خەڵکو و بژێویش پشتیوان بەخوای گەورە وردە باشە بێتەوە بازار بژێت. بەس بۆ نەوتەکە ئێستا ڕێکەوتنی سەرەتایی کراوەی کە بەڕێز دەڵێت بۆ نمونە لە عێراقەوە 250 هزار بەرمیل لە نەوتێرە مەنادە هیچ ڕێکەوتنێک نییە. کەرکووک 110 هزاریشی دەمێنێتەوە بۆ قەرز بەکاربێنرێت. ڕێکەوتنیە نییە وەکو ئیمزاکردن بەڵام خۆتەزانی قانونی بودجەی ساڵانەی عێراقی شەروا بووە. هەروە بووە قانونی بودجەی ساڵانی پێشووتری عێراقیش بخوێنەوە ئەم 550 هزار ئەو تەقسیماتەی تایە و فشارێکی دەولیشەیە بۆ ئەوەی ئەمە جێبەجێ بکرێت و ئەمە تاکە مەخرەجیشە ینی خۆ چیەکەی تازە ئەمان تەسلیم بوون و دەیان جاروتومانە هێزی دۆڕا و بچێتە مفاوەزاتەوە بێ تەسلیم بێ
و خەڵکێک کە پارەیە وڵاتی بردێتە دەرەوە و ترسی ئەوەی هەبێت دەستی بەسەر بگرینێ هەر ناچارە تەسلیم بێ ئەمان تەسلیم بوون و دیوی تریشی هەیە کاک حەکیم ئەگەر دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق 12 بە دواوە ئەو جەبهەیە کە کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی و خەڵکی تریشی هیوادارم تێبێت کورسی پێویست بێرن زیاتر لە کورسیەکانی ئەو دەسەڵاتەی کە ئێستا هەیە تێم دەسەڵاتە بە ئارەزوی خۆی ناتوانێت لەگەڵ بەقا ڕێکەوێ تەسلیم ببێت تەسلیم نەبێ ئەم وڵاتە وێرانکە ئەو کاتە دڵنیا بن ناتوان بەم شێوەیە ئێستا قەرار لە مستەقبەلی ئەم وڵاتە بدەن بۆیە هیوادارم خەڵکی کوردستان بە وردی لەم خاڵە بڕوان. بەڵام دەتوانن چی بکەن بۆ نمونەی پرۆژەیەک هەیە بۆ نمونە ئەوان بەدیل بن بۆ بەڵێ بە دڵنیاییەوە کۆمەڵ و بە دڵنیاییەوە ئێمە پرۆژێکی تۆکمەمان حازرە بۆ ئەمە بەستە. ناوەڕۆکی پرۆژەکە چیە؟ پرۆژێکی تۆکمەمان حازرە چۆن لە چوارچێوەی دەستوری عێراقا سەروەری نیشتیمانە پارێزین، سنوورەکانمانە پارێزین، موچە و پێداویستی خەڵکی کوردستانیش دابینەکەین. بەڵام ڕەنگە بۆ من ڕێگە پێدراو نەوێ بە ناوی ئەو لایەنانەوە عەرزی پرۆژەکە بکەم، بەڵام پرۆژەکە لە پێناوی ئایندەی ئەم وڵاتایە و لە پێناوی گوزەرانی خەڵکایە و ئەم هێزانە هێزی دۆڕاونین هێزی شکست خواردوونین بە گیانبینیەکی نوێەوە گفت و گۆکەن لە ئایندا لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان. بەڵام دڵنیای لەوەی کە پرۆژەکە ئامادەیە بە دڵنیاییەوە ئێمە ڕۆژانە بەرنامە ئینتیخابیە نووسینەوە کۆبوونەوەیەکەین ستراتیژمان ڕوونە دڵنیا بنەوە. باشە بەڵام ئەو هێزانە توانشتی باشتر لە یەکێتی و پارتی بۆ خەڵکی کوردستان بکەن کە بەڕێز دەڵێ و سێلایەنە پرۆژیانێ دەتوانشتی باشتر بکەن لە یەکێتی و پارتی بۆ خەڵکی کوردستان؟ نەک ئەو سێلایەنە کە پڕە لە خەڵکی دڵسۆز و نیشتیمان پەروەر هەرکەس بێ لە یەکێتی و پارتی باشترەکە یەکێتی پارتی چیان کردووە؟ جگە لەوەی کە ئەم وڵاتەیان تووشی قەرز کرد خەڵکیان تووشی بێموچەیی کرد نیوەی خاکەکەیان دۆڕان نەوتی ساڵانی ئایندەشیان فرۆشت کەرامەتی تاکی کوردیان تێکشکان باندی مافیاییان دروست کرد موسساتیان تێکدا ژێرخانی ئابووری ئەم وڵاتیان هەمووی وێران کرد یعنی چیان کردووە بۆ ئەم وڵاتە کە بە خەڵکی تر نەکرێت. بەڵێ بەس بۆ مەسەلەی هەڵبژاردن کە باز لەوەی ڕەنگەم بۆ نمونە ڕێکەوتنانەی کە عابادی دێکە ڕێکەوتنی کاتین بۆ نمونەکردنەوەی فڕۆکەخانەکانە مەسەرەن ئەو ڕێکەوتنە سەرەتایی کە بەڕێز وتت فشاری نێودوڵەتیە بۆ مەسەلەی نەوتیش گۆڕانی بەسەردانەیە لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کەوا بڕیارە لە 12/5 بەڕێوە بچێت یاخود ئاراستەکان لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندان بۆ مەسەلەی موچە و ڕێکەوتن لەگەڵ بەغداد. فڕۆکەخانەکان تازەدا ناخرێت چکە عێراق هیچ بیانوێ نییە بۆ عێراق دایخا هەموو شتێکی کەوتە دەست حکومەتی عێراق وەک سەرەتا عەرزم کردی کە هەموو شتێک چییە و خاڵە سنووریەکانیش بە هەمان شێوە داناخرێت. ئەوەی هەیە دۆسیەی نەوتەکەیە و دۆسیەی نەوتەکە دۆسیەی پێشمەرگە دۆسیەی ناوچە کوردستانیەکان بۆ ئەمە 3 بەرنامەی زۆر تۆکمەمان داناوە کە بۆ ئەمانە چی بکرێت و دوای هەڵبژاردننی عێراق بە دڵنیاییەوە ئەم مەلەفانەیەکرێتەوە. بەڵێ زۆر باش بەس سەبارەت بە موچەکە پێشتریش کار هەبوو لە ڕێی حکومەتی هەرێمەوە موچەکە دابەش بکرێ ئەوەندەی کە بەڕێستان زانیاریتان هەبێم ئیشکالە چارەسەرکراوم کێشەیە کە عێراق ڕازی نەبوو لە ڕێی هەرێمەوە موچەکە دابەش بکات یاخود ئالەتی دابشکردنەکەی چۆن دەبێت؟ ئەوەی من پێشووتر معلوماتم هەبوو حکومەتی عێراق نێتی ئەوەی هەبوو کە لە ڕێگەی مدیریەتەکانەوە بیدا بە تایبەتی سەحە و پەروەردە و دواتر برادەرانی فراکسیۆنی کۆمەڵ و فراکسیۆنی گۆڕان پرۆژەیەکیان داوە بە حکومەتی عێراق بە عەبادی دەستیان خۆش بێ کە چکە مدیریەتەکان ژمارە حسابی خۆیانیان نییە مدیریەتەکان سەرپەرشتی موچەکەیەکەن بەڵام موچەکە لە طریقی لە ڕێگەی وەزارەتەکانوێت و مدیریەتەکان دابەشەکە. بەڵێ ینی لە ڕێ وەزارتی داراییەوە نیەوەندەی کێواگەدار بنەر هەر وەزارەتێ و موچەی تایبەتی خۆی بۆ دێ لە وەزارەتی سەحە و تەربیە. بەڵێ وەزارەتی سەحە و تەربیە وەزارەتی سەحە و تەربیە موچەکە ڕاستەوخۆ بۆ دوو وەزارەتە دەنێدرێت؟ بەڵێ ئەوانش لە ڕێگەی بەڕێوەبەراتیەکانیانەوە دابەش. بەڵێ بەس بۆ موچەی وەزارەتەکانی تر ئەی بەسەنە خەڵک ڕەنگە پرسیار بکەی موچەی وەزارەتەکانی تر بەڕێزت باست لەوە کرد کە عێراق پەروەردە و تەندروستی دەنێرێ ئەمریکا هێزەکانی پێشمەرگە ئەی هەرێم وەزارەتەکانی تر ناتوانێت دابەشی بکات هیچ
ئەوەی کێ هەواڵەکەی بۆ نمونە هەرێمیش والله کاکە ئەمانە بەس دزی نەکەن یەک تۆز ویژدانیان هەبێ بەبێ پاشەکە خۆ من ڕقەمە کاکە من ڕقەمە یعنی من ڕقەمە بەداخەوە ینی هەندێک خەڵک وای لاتووە بەعلەنی دزی لێکرێت دیفاع لەم ستەبکاریەکە من پێتەڵێم حاسیبەکەت دەرکە موبایلەکەت بکەرەوە 370,000 بەرمیل نەوتە فرۆشێ کەڕەتی $50 کەڕەتی 30 ڕۆژیکە کاتە 550 ملیۆن دۆلار بەڵ ئێموچێ ئەو سێ وەزارەتەی لێ دەرکە بە 400 ملیۆن دۆلار هەموو وەزارەتەکانی تر دابی نەکرێت جگە لە داهاتی بەرهەمە ناوخۆیەکان جگە لە داهاتی بەرهەمە نەوتە ناوخۆیەکان ئەی چی لێ دێم هەموو پارە یعنی معقولە دوو مانگەوە 15 ڕۆژە داهاتی نەوت نەگەڕێتەوە بۆ کوردستان لەم میلەتە کەسیش قسە نەکات یعنی خۆی پێویستی ینی خەڵکی خەیان بگرێ من پێتەڵێم ئەگەر ئەمریکا بەشەی گرنگی پێشمەرگە بدات و عەبادی تەربیە و سەحە بدات ئەمان نەتوانە 3-4 وەزارەتەش دابینکەن بەنداوەکانیش لە عێراقەوە دەدرێت لەگەڵ ئەم دەسەڵاتە بە ئەندازێ ئەم دەست ئەمڕۆ ئاگام لێڵێ ئیشەڵام بەغا موچێ هەموو فەرمانبەرانەدا ئێوەش هەمووی بدزن داهاتی ناوخۆ ئەی داهاتەکانی نەوت چی لێکەن خۆ نایدەنەوە عێراقی ئێستا یعنی بەڕاستی یعنی بەعلەنی ئەمانە دزیەکەن و منەتیان بە کەس نییە بە بۆین باخ و چاکەت و پانسۆر شوێنە سەر شاشە قسە بۆ خەڵکەکەن یعنی من پێتەڵێم لەم ساڵدا فەرمانبەر یەک موچەی وەرگرتووە بە سیستەمی پاشەکەوت ئەی چی لێ هاتم هەموو داهاتی نەوتە یعنی چاوەڕێکی عەبادی سەحە و تەربیە بدا و وەزارەتەکانی تریش بدا و ئەمانیش نەوتەکە بفرۆشن و کەس نەزانێ پارەکەی چی لێ و پێشمەرگەش شتی وا نابێ یعنی شتی وا ڕێگە پێدراو نییە یادام خەڵکی کوردستان ینی باشتر بڕوانن لەم دۆخە بەڵام بەرەزت بە بۆ چوونی بەرەز لەمە دوار ئایا بە تەسلیمکردنی فڕۆکەخانەکانە بۆنمونە خاڵە سنوورەکانە نەوتە دزی کەم دەبێتەوە بە بۆ چوونیەوە لە بەرژەوەندی هاوڵاتیان ئەمە بە دڵنیاییەوە دارە درێ بە ڕۆحیانە مەگەر تێکی دەن بڵێن نەوتەکەی فرۆشین و با خەڵکە موچەی نەبێ و خەڵک بمرێ لە برسا و گرنگەوەی پارەی خۆمان بەرینەوە ئەگەر نا داهاتی فڕۆکەخانەکانە ڕاتەوە بەغا داهاتی خاڵە سنوورەکانە ڕاتەوە بەغا فرۆشتنی نەوت بەشە گەورەکەیکەوێتە ژێر دەستی حکوومەتی عێراقی ئەمانە توانای ئەویان نامێنێ و وردە شتەکانی تریشیان لێ ئەبڕێت و ئەو پارانش دزیویانە وردویان دەرەوە لیانە سێنجێت عێراق دەتوانێت ئەمە بکانی کاک حەکیم ئینسان ئەگاتە حاڵتێکی نەفسی ئەگاتە حاڵەتێکی نەفسی ئەمە نییە بەس کورد بێ دز بێ هەرچی بێ من پشتیوانی کە من پێتەڵێم یعنی معقولە نەوتە فرۆشی بڕەکەی دیارە پارەکەی دیارە ئەمساڵ یەک موچەداوە بە پاشەکەوت کە هی پارەی نەوتی مانگی 12 بۆ گەڕاوەتەوە ئەتەوێت بەغا پەروەردە بدا سەحە بدا ئەمریکاش پێشمەرگە بدا خۆ ئامادە نەبی موچەی چەند وەزارەتی کەم کە بەشی سەرەکی و سێ وەزارەتەن هەمومان نەزانین ئامادە نەبی ئەوە بدەیت ئیتر بۆ دیفاع لەم ستەمکاریە بکەین لای من زاڵم هەر زاڵمە جا ئەم زاڵمە کورد بێ عەرەب بێ فارس بێ تورک بێ زاڵم هەر زاڵمە بەڕاستی ئەمانە زاڵمن بەڕاستی ئەمانە منەتیان بە حیاتی خەڵک نییە بەڕاستی نیوەی خەڵک بمرێ لە برسا ئەم دوو بنەماڵەیە هیچ باکیان پێی نییە ئەگەر نا لەکوێی دنیا بووە تەقاعودێک 130,000 هەبێت 3 مانگە نەیدەیتێ بەڵام مناڵەکانی خۆیان بەسەر پارەوەش هینکەن باشە وڵات بە وڵات چیان بوێ بیکەن بڕۆ سەیری خانوو باخ و vێلا و سیارە و حیمایەکانیان کە بڕۆ بزان مناڵەکانیان لەکوێ خەریکی چین پارەی ئەم وڵاتە بەندەر و خەڵکیش کەیفی خۆیەتی بمرێ لە برسا پارەی نەوت نێرنەوە خەڵکیش کەیفی خۆیەتی بمرێ لە برسا کابرایەکی بازرگانی گەندەڵی فاسدی دز کردیانە وەزیری سامانە سروشتەکان 100 دۆسیەمانەیە لەسەری لە محکەمە نایەتە بەردەم محکەمە لە بریتانیایە ئەم حکومەتە ئەوەنە سووکە لە وەزارەتی کارەبا و لە وەزارەتی نەوتەوە کتابەکانی بۆ با بۆ بەریتانیا بۆ ئەوەی بۆی ئیمزاکە نایەنێتەوە دەسڵاتی بەسەر وەزیرەکەی خۆیان نییە حکومەت وا بێ هەر بۆ ڕۆشتن باشە دوا پرسیارم زۆر بە کورتی بۆ هاوڵاتیان ئایا ئەم نەورۆزێکی خۆش دەبێت پێشتر بەرپرسان بەڵێنی سربەخۆیان بە خەڵک دەدا ئەم نەورۆزە هیچ بەڵێنێکەیە لە ڕووی ڕێکەوتیش لەگەڵ عێراق بۆ نمونە شتی خۆشێ بەڕێوەیە بۆ هاوڵاتیان هەواڵی دڵخۆشکەر بە کورتی بێ سپاسەکەم وەڵا ئینشاڵڵا لە چەند ڕۆژی ئایندا موچەی پەروەردە و تەندروستیە درێ کەمێ بازاڕە بوژێتەوە کەمێ دۆخەکە بوژێتەوە بەڵام سربەخۆیی مژدەیەم نەورۆزە بەداخەوە تەسلیمکردنی مەتارەکان بوو بە کۆمەڵی عەمید و عەقیدی عەرەب کە بێت جارێ 3 مانگە بەر خەریکی لەبەرکردنی ناوەکانیان بین تەسلیمکردنی خاڵە سنووریەکان بوو
خەونی دەوڵەت بەڕاستی لەبار برا خەونی دەوڵەت لەبار بە چەند ساڵی تر دەگەینەوە ئەوانەی کە پێشترەمان بوو مەتاڕ و خاڵە سنوورەکان و فڕۆکەخانەکان بە کورتی سوپاس وەڵا گەر ئەمانە لە حکم بن بە 1000 ساڵی تر 1000 هەنگاوی تر یەی نەدواوە قەت ناگەین ئەگەر ئەمانە لە حکوما بن نەک ناگەین بە خەونەکانمان ئەوەش ئێمانە لە دەستێدەین. بەڵێ بەرز کاک علی حەمە ساڵە ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سوپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ ئەو کارەمە تا بەرنامەیەکتر بەتان لەگەڵ.